ئەندامێکی پێشووی لیژنەی دارایی عێراق دەڵێت موجامەلەی هەولێر و بەغدا بەرامبەر یەکتری یاری بە موچەی فەرمانبەرانی هەرێمەوە دەکات. ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشووی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ئەمڕۆ پێنجشەممە 19 ئەیلولی 2024 ڕایگەیاند کە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بەغداوە پێویستی بە بڕیارێکی سیاسیە. دەشڵێت پرسی موچەی فەرمانبەرانی هەرێم پێویستی بە بڕیارێکی سیاسی هەیە کە حکوومەتی هەرێم پابند بکات بە جێبەجێکردنی ئەو ڕێکارانەی کە لە بڕیارەکانی دادگای فیدراڵیدا هاتووە بۆ چارەسەرکردنی پرسی موچەی فەرمانبەرانی هەرێم. ئەحمەدی حاجی ڕەشید دەڵێت مجامەلەی لایەنە سەرەکیەکانی هەرێمی کوردستان بەهۆی نزیکبوونەوە لە هەڵبژاردنەکانی ساڵی 2025 و دروستکردنی زۆرترین هاوپەیمانی سیاسی وای کردووە کێشەی موچە بە هەڵواسراوی بمێنێتەوە، بۆیە جگە لە بڕیارێکی سیاسی هیچ چارەسەرێکی دیکە لە ئارادان نییە. پسپۆڕێکی ئابووریش دەڵێت کە لە ئێستادا چینی ناوەڕاست لە ڕووی ئابووریەوە لە هەرێمی کوردستاندا نەماوە. عوسمان کەریم پسپۆڕی ئابووری ڕایگەیاند لە ئێستادا دوو چین لە هەرێمدا هەن، چینی دەوڵەمەند و چینی هەژار. هەروەها چینی ناوەند بە هیچ شێوەیەک نییە، ئەمەش بەهۆی قەیرانی موچە کە 10 ساڵە سەری هەڵداوە و بەردەوامە. ئاماژەی بە هۆشکەر قەیرانی موچە کاریگەری لەسەر بازاڕەکان دروست کردووە و کێشەی خێزانی زیاتر بووە. ئاستەنگی لە کارکردن و ژیانی گشتی و بازاڕەکان بە تایبەتی دروست کردووە. هەروەها بۆتە هۆی ناسەقامگیری جموجۆڵە ئابووریەکان بەگشتی بەو پێیەی فەرمانبەرانی هەرێم زیاد لە 60 ڕۆژ جارێک موچە وەردەگرن. بۆیە دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێم سێبەری لەسەر بازاڕەکانی هەرێمی کوردستان بەگشتی دروست کردووە.